خۆکوشتن و خۆسووتاندنی ژنانی کورد لە ئێران هۆکارەکان و ڕێگاچارەکان سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. بەپێی ئامارەکان ئێران سێهەمین وڵاتی جیهانە کە ڕێژەی خۆکوشتنی ژنان تێیدا ڕوو لە هەڵکشانە و خەریکە بکەوێتە ژووروی ڕێژەی خۆکوشتنی پیاوان. ئەمەش لە حاڵێکدا سێ پارێزگای کوردستانی ئەم وڵاتەش واتە کرماشا ئیلام و کوردستان زیاترین ڕێژەی خۆکوشتنی ژنانیان لە ئاستی وڵاتەکەدا هەیە و زۆر ساڵ ڕێژەی خۆکوشتنی ژنان لەم سێ پارێزگایە لە پیاوان زیاترە. هەروەها لە جیهاندا کەسانی بەتەمەن سەر 70 ساڵەوە سێ جار زیاتر لە گەنجانی 15 تا 25 ساڵ خۆیان دەکوژن، بەڵام لە ئێران بەگشتی و لە کوردستانیش بە تایبەت گەنجان 70% ئەوانن کە کۆتایی بە ژیانی خۆیان دێنن. چ کێشە گەلێک ژنان ناچار دەکات لە خۆکوشتن؟ هۆکارگەلی دروستبوون و جێگیربوونی ئەم کێشانە لە کوردەواریدا چییە؟ کولتور، ئاین، یاسا و دەسەڵات لە ئێران چەند پەیوەندیان بەم کێشانەوە هەیە؟ ئازیزان، ئەم پرسیاران لەگەڵ میوانەکانی بەرنامە تاوتۆ دەکەین، بەڵام پێشەکی فەرمونون لەگەڵ راپۆرتێکی کورد لەم پەیوەندیەدا. بە پێی دوایمین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ساڵی 2007 هەر سێ ژن لە جیهاندا یەک ژن ڕوبەڕووی توندوتیژی جەستەیی و سێکسی و کۆمەڵایەتی بوونەتەوە. هاوکار ڕیزبەندی ئێران لە جیهاندا لەو بارەیەوە لە ئاستێکی بەرزدا توندوتیژی و خۆکوژی خانمان لە ئێران بەگشتی و لە شارە کوردنشینەکان بە تایبەتی لە ئارادایە. لە ئێران کە سیستمێکی با بڵێن ئیسلامیە و بە پێی شەرع دامەزراوە، قوانینەکەی قوانینێکی دژەژنن، یاساکانی دژەژنن، شۆن و پێگە و جێگەیەک بۆ ژن دیاری نەکراوە لەو کۆمەڵگایە. شارەزایان پێیان وایە کە ئەم پرسە تاکە کەسی نییە، بەڵکو بۆتە دیاردە و بۆتە پرسێکی گشتی و کۆمەڵایەتی. کێشەی ئەسڵی کۆمەلگای کوردەواری ئێمە ئەوەیە کە کۆمەلگاکەمان لەبەر کێشەکانی دیکە، کێشەی نەتەوەیە، کێشەی ئەقەلیەتە لە نێو جامای ئێران و ئەوانەدا نەپڕژاوەتە سەرەوە، یانی مەسەلەی خۆکوشی ژنانی ئێستا نەیهەژاندووە، ئەو کۆمەلگایی نەهەژاندووە، کە کۆمەلگا نەهەژا بە قەیرانی نابینین، کە بە قەیران نەدیترا ئەو کاتەیە کە خەڵک هەرەوە وایە کە دێ لە ماڵە من دوورە. خۆکوژی ژنان لە تەواوی ئێراندا هەر لە 100,000 ژن ڕێژەی لە 10 ژن خۆی دەکوژێ. بەڵام بۆچی دیاردەی خۆکوشتن و خۆسووتاندنی خانمان لە ئێران لە بەرزبوونەوەدایە بە بەراورد بە ساڵانی پێشوو؟ کە بەهۆیەوە کە تەکنۆلۆژیا چۆتە سەرێ، فەزاکان کراونەتەوە، بە هەرحاڵ ژنەکان وردەوردە خوێندەوار دەبن، تووشی بڵین دەتوان بخێنەوە، بە مافی خۆیان ئاشنان، بە مافی خۆیان ئاشنا دەبن، بەڵام ڕێگایان پێنادرێ، ڕێگایان پێنادرێت کە بچن داوای مافی خۆیان بکەن، بۆیە دەبنە قوربانی خانەوادە، دەبنە قوربانی سیستم. پس کێشەکە هەم لە بنەماڵە ڕایە، هەم لە لای سیستم و دەوڵەت ڕایە. ئایا هۆکارەکان و فشارەکان چین کەوا لە خانمێک دەکات پشت بکاتە هەموو شتێک و کۆتایی بە ژیانی خۆی بێنێت؟ بۆیە لەگەڵ زۆریان من هەستا و دانیشتوم، یعنی مۆزوعەکانم بە تەواوی لەمس کردووە، بەڕاستی و بە واقعیەت هەم یاسا هەم کولتور و هەم ئاین نەقشێکی زۆر کاریگەری هەیە لەسەر مۆزوعی و مەسەلەی ژنان، لەسەر بێهویەتکردنی ژنان و لە نەهایەتدا لەسەرەوەی کە ژن بڕیاری ئەوە بدا کە ژیان لە خۆی بستێنێتەوە. ئایا خۆکوژی ژنان لە ئاسێکی باڵای هۆشیاری بە ئازار و فشارەکانەوە دەست پێ دەکات یان بێهۆشیاریکی ترسناکە بەرامبەر مافەکانی خۆی؟ خۆکوژی بۆ خۆی ئەسڵدا هەست و کەوتێکی ئاگایانەیە و شیارانەیە، بە دوو مەبەست دەکرێت. یەکیانەوەی کە بۆ کە ئێعتراض و ناڕەزایی دەرببڕێ وە جەلبی تەوەجوی تەرەف بکات، یەکیشانەوەی کە دەهێوێت دەستەی خۆی لە بەین بەرێ. دوجار شارەزایان پێیان وایە تا دێ فشارە یاسایی و سیاسی و فەرهەنگی و ئاینیەکان لەسەر خانمانی ئێران لە زیادبووندایە، هاوکات خۆکوشتنی ژنانیش لە زیادبووندایە. ئایا ئەم دیاردەیە هەروە بەردەوام دەبێت یان لە کۆتاییدا خودی خانمان خۆیان بە وشیاریکی بەرزەوە بە هاوکاری کۆمەلگا کۆتایی بەو دیاردەیە دێنن؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. میوانەکانی بەرنامەم حوتە کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ناهیدی موکری، فێمینیست و چالاکی مافەکانی ژنان لە سوێد و گوڵاڵە وەتەندوز یاساناس و پارێزەر لە باژەڕی مەریوان لە ئێران. بە خێرهاتنی هەردوومان بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ خاتگوڵات دەست پێ دەکەین. خات و گوڵاڵە باسی ئەوە کرا کە وەک لە راپۆرتەکەدا هاتبوو ڕەنگە یاسا
هەروەها کولتور و ئاین کاریگەر بن لەسەر ئەو گرفتانەیە کە دەبێتە هۆی ئەوە ژنان بگەنە ئاسی خۆکوشتن. پرسیار ئەوەیە لە بەڕێز وەک یاساناسێک و پارێزەرێک کە ڕۆژانە چالاکی لەگەڵ ئەو کەیسانەی کە ژنان بۆ لای ئێوە دەیهێن و دەچنە دادگا و لای یاسا بۆ بیان پارێزن مافەکەیان. یاسا لە ئێراندا بەگشتی لە خزمەتی ئەو کولتورە پیا و سارە لە ئەو ئاینەیە کە دەکوترێت دژی ژن ڕادەوەستێت یان لە ئێراندا کۆمەک دەکا کە ئەو یاسا و کولتورە پاشەکشە بکات؟ بەڕێزم لە سەرەتادا ڕێز و سپاسی خۆم ئاراستەی جەنابێت بەهۆها دەسەندەکارانی بەرنامەی رادیۆی کوردی ئەمریکا دەکەم بۆ ئەوەی کە منیان ئەو شایەتیانە بەخشیم کە بانکێشتن بکەن بۆ بەرنامەکەتان. بەڵێ بە دڵنیایی و کۆمەڵی یاسا هەیە لە ئێران کە دژەژنە فارسیوتنی زەنستیزە، بەڵام یاساگەلێکی باشیش هەیە. یاسا باشەکان بەداخەوە باشی وجریانی قانون و ئەو کەسانی کە دەبێت ئیجرای بکەن بە باشی بەڕێوەی نابن. لەبەرەوە من خۆم ڕەئی شخصیمە پێم وایە هێشتا فەرهەنگ و کولتوری ئەم کۆمەلگا ئامادەی ئەوە نییە کە ئەو یاسانە ئەنجام بێت، یعنی پەیرەوی لێ بکرێت. بۆ مەسەلە و بابەتی خۆکوژی خۆسووتاندنی ژنانیش زیاتر لە بێهیوایی و ناوەمێدی سەرچاوە ئەگرێت. کاتێک ژنێک ئەبینێت ئەگەر ڕوو کاتە یاسا دژەژنە و ناتوانێت مافی خۆی مەسوەگەر بکات و ئاینیش بە شێوازێکی تر و هەروەها سنەت و کولتور و فەرهەنگی کۆمەلگاش بە شێوازێکی تر و بە هێرشێکی هەمەلایەنی لەسەر هەیە و لە ڕاستیشا لە بواری ئابووریەوە سەربەخۆنی و وابەستەی بە شوەکەی بە هاوسەرەکەی یا بە کەسانێک کە بە باوکی و لە ئێران ڕێژەی ئافرەتان کە بەشدارن لە بواری اقتصاد و ئابووریا لە سەدا چواردەیە. ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە لەبەر ئەوەی کە خانووان لە ئێرانە سابتیان کردووە کە توانن لە بواری زانستی و ئەگەر بەشانی پیاوەکان نەبن زیاتر نەبن کەمتر نین. ئەو شەکر لە سەدا شەستی زانکۆ و زانستگاکانی ئێران بریتیە لە خانووەکان، بەڵام بۆ کاتی دامەزراندن بەرگریان لێکرێت. ئێمە نمونەهایەکمان هەیە کاتێک کە دێن بۆ لای پارێزەر ئەیانەوێت دەستبەنە خۆکوژی یا خۆکوژی کردووە خۆکوژیەکەی سەرنجامی نەبووە، بڵێن کەسێک هاتووە فریای کەوتووە یا بیستێتی هەر کوشتارێک بدا هەڕەشەیەک بکا بۆ خۆکوژیە لەسەر ئەترافیانی کە بڵێ من ئەگەر فڵان مافم پێ نەدەن من خۆم ئەکوشتم. چون دەروون ناسەکان بڕوایان وایە کە زۆربەی ئەو کەسانە ئەیانەوێت خۆکوژیکەن جگەلەوە کە ئەفرازیان هەیە بۆ وەزعە ئەیشیانەوێت کوشتارێک هەڕەشەی ئیختارێکیش بدەن بە دەوروبەر و ئەترافیانیان کە زیاتر سەرنجیان بدەنێ. بەداخەوە لە قانونی ئێران لە یاساکانی ئێران هیچ مادە و خاڵێکمان نییە کە باس لە خۆکوژی بکەین گری لە خۆکوژی بکات. ئێمە بۆشایی قانونیمان هەیە کە ئەگەر خانووێک دەستی تا خۆکوژی تنوتیژی خێزانی لەگەر کرایە کێشەی بنەماڵی بوو هیچ کەسێک دەستگیر ناکرێت، هیچ کەسێک لێپرسینەوەی نییە. بەڵام لە لایحەی تەمینی ئەمنیەتی ژنان بڕیار وا بوو 1-2 هەفتەی پێش بچێتە مەجلیس بۆ تەسویب لە مادەی 4 ئەمە قسەی لەسەر کراوە. ئەگەر ئەو لایحەی تەسویب بێت لە مەجلیسی کۆماری ئیسلامی ئێران من لە 100% زۆر باشە و پڕاوپڕمافی ژنەوە ئیدەئا و شتێکی ئارمانیە، بەڵام بۆ وەزعی ئێستای کۆمەلگای ئێران زۆر باشە ئەگەر ئەو لایحە تەسویب ببێت. چون لە مادەی 4 ئەڵێ کە تنوتیژی یەکێ لە تنوتیژیەکان خۆکوژیە، چون ئەو خانمە ئەو ئافرەتە کە دەسەداتی خۆکوژی بەڕاستی لەژێر دووچارایە تنوتیژی لەگەر کراوە کە دەسەداتی خۆکوژی. زۆر چاکە خات و گوڵاڵە دێنەوە لای بەڕێزت. خات و ناهید وەک بەڕێستان بابەتەکە دەبینن چن با بڵین پێتان وایە کام لایەن زیاتر تاوانبارە لەوەدا کە ژن لە کۆمەلگای کوردەواری دەگەێنێتە ئاستێک کە هیچ ڕێگەیەکی بۆ نامێنێتەوە بە پێی ڕوانینی خۆی جگە لەوە کە خۆی بکوژا خۆی بسووتێنێ. ئایا ئەمە زیاتر ڕۆڵی ئاینێکە کە وەک پسپۆران دەڵێن خاڵی دژەژنی تێدا دەبینرێت یا کولتورێکی پیاوسالارە کە با بڵین زەمینە و مێژوویەکی لەگەڵا یا یاسایەکە لە خزمەتی ئەم دوودانەدایە؟ زۆر سپاس کاک شاهێد، خۆشحاڵم کە لە خزمەتتاندام. دیارە من پرسیارەکەی جەنابتم زۆر بەلاوە گرنگە، چون پێم بە گرنگترین شتی کە ئێمە تاکو ئێستا لەسەری پێک نەهاتوینەوەی کە پێناسەیەکی دروست لەسەر بابەتی خۆکوشتن بە تایبەت خۆکوژی ژنان بتوانین بدەین کە ئیجماعێک لەسەری هەبێ و لەسەر ئەو ئیجماع دروستی ئەمە بتوانین لێکۆڵینەوەیەکی زانستی یا تحقیقێکی مەیدانی بکەین لەسەر هۆکارەکان
دەرەنجامەکان و هەموو شتانێک کە پێویستە لەسەری بکرێت. یەکەوەی کە من بە پێناسەیەکی کە بەخۆم لەسەر خوێندنەوانەی کە کردوم و پێگەیشتم ڕام وایە کە دە ئەسڵدامە خۆکوشتن دەرەنجامی یەک سەری کردارە یا یەک سەری بگورە فشار یا زەختێکە کە تاک لەسەر خۆی هەستی پێ دەکا، یعنی لە چەندین ڕەهەندەوە تۆ فشارانە لەسەر خۆت هەست پێ دەکەی، بێدەرەتانی هەیە لەباری سیکۆلۆژی تۆ هەست بە هێش و ئازارێک دەکەی کە بە هۆیەوەی کە هیچ ڕێگایەکی نییە کە خۆتی لە دەرباز بکەی، دەرنەتیجە تۆ نائیلاجی دەست بکەین بە حەسفی فیزیکی خۆت، واتە بە خۆت نی خودی تاک نییە کە پێی خۆشە خۆی لە بین بەرێ، خۆی لە ناو بەرێ. لە تەواوی ئەو پێناسانێک کە لە سەردەمانی قەدیمەوە هەتاکو ئێستا هەیە و لێ کۆڵینەوەیەکی کراوە، هۆکارە دەرەکیەکان یەکجار کارتێکردن لەسەر ئەوەی کە تاک حەول بۆ لە ناوبردننی خۆی دەدا. واتە ئەمە ئەگەر پێناسەیەکی دروستمان لەسەر مەسئلەی خۆکوژی نەبێ، بارگرانی تەواو یعنی زەخت و بارگرانێکی کە خۆکوژی هەیەی هەموو دەهاوێنە سەرشانی تاگواتە مەسئولیەتەکە دەکەوێت سەرشانی قوربانی بەجێوێکە ئێمە بگەڕین لە دوی ئەو دەستە شاراوانەی کە لە پشتەوەڕا یارمەتی دەدەن کە تاکێک نائیلاج بۆ لە ناوبردننی خۆی بە شێوەگەلی جیاواز کە ئەمە دیتومان هەرۆزوری کەنگۆش لە بەرنامەکەدا باسو کرد. بۆ نمونە خۆسووتاندن کە یەکێک لە شاید پڕ ئازارترین و پڕهاوارترین شێوازەکان لە خۆکوشتنی مرۆڤ بێت. بەڵام ئەوەی کە ئایا دینەکە ڕۆڵی ئەسلی هەیە، ئایا کۆمەڵگایەکە تاسیر سیستمی پیاو سالارە، ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەوەی کە کۆمەڵگا لە چ ساختارێک پێک هاتووە. ئەگەر ئەمە کۆمەڵگای ئەوڵان واقع دەبێت کە پیاو سالاری یا سیستمی نێرسالاری تاثیرێکی زۆری هەبوو لەسەر نەبوونی باڵانسی جێندەر لە کۆمەڵگا و ینی ژن هەستکردن بە نەبوونی خۆت وەکو تاکێکی سەربەخۆ. ئەوە یەک لە هۆکارەکانەتی. بەڵام ئەو شۆنانەی کە دین هاتۆتە کایەی کۆمەڵایەتی و توانیلێتی خۆی بکە بە یاسای نووسراو و نەنووسراو و خۆی لەگەڵ کولتوری ناوچە تێکەڵکە، لەو شۆنانە ئەمە دەبینی کە دۆخی ژن دەوەزێکی زۆر خراپتر دایەوەتە ڕێژەی خۆکوشنەکان دەچێتە سەرێ. جا ئەگەر یاسای وڵاتەکان یا یاسای ناوچەکە پسێ دەخزمەتبینەوە، ئەمە دەبینین کە ئەو سێ قۆڵە فشارە دەکەوێتە سەرشانی مرۆڤەکان، جائیدی بەشی اقتصاد، بەشی بنەماڵە، ئەوانش کە بە پێی دۆخی ناوچەکە و بە پێی دۆخێکی کە سیاسەتی ناوچە دین لە ناوچە پێکی هێناوە، تەبعەن هەر کامەی بە نوعێکی دەبنە ئەو ئەهرۆمە فشارە کە تاگ نائیلاج دەبێت بۆیکە خۆی حەزف بکە بەداخەوە. زۆر چاکە. خات و گوڵاڵە، ئاماژتان دابەوە کە یاسایەک پێشکەشی پارلەمان کراوە بەڵام پەسەند نەکراوە ئێشتا و ڕێگەی لێ گیراوە ڕەنگە و یاساکە هەوڵە داژین بپارێزێ لە کۆمەڵگادا. بەڵام پرسیارەوەی هەر ئێستا بەو یاسانێکی ئێستا لە ئێرانە پەیرە و دەکرێت، ئەگەر ژنێک کە لە مەترسی توندوتیژی بنەماڵەییدایە یا کۆمەڵایەتیدایە یا بەهۆیەک ناچار دەبێت بەو ڕێگە بڕواکە بۆ ڕزگارکردنی خۆی بکوژێ، ئەگەر کەسێک معرەفی بکە یا خۆی بێتە لای یاسا، هیچ پێشبینیە کراوە بۆ سنتەرێک بنکێک یا یاسایە کە ئەم ژنە بپارێزێت لەو مەترسیانە کە هەڕەشەی لەسەر دروست دەکات؟ ئۆژانسی ئیجتیماعی هەیە کە سەبە ئیداری بێزیستیە، بەڵام ئەو پێویست نییە. لەبەرچی لەبەر ئەوەی کە ئۆژانسی ئیجتیماعی چالاکیەکانی زیاتر لە بنکەی پارێزگاکانە. بۆ نمونە ئێستا لە مەریوان هەیە، بەڵام خانەی ئەمن نییە، یعنی شوێنێک ساختمانی ماڵێک کە ئەگەر ژنێ ڕوبەڕووی توندوتیژی بێت تۆ بتوانن لەوێ پارێزگاری لێ بکەن و لەوێ نگەحداری لێ بکرێت. لە بنکەی پارێزگاکان هەیە، لە شارەکان نییە و هەروەها ئەوش باس کردی پێویست نییە. لەبەرچی لەبەر ئەوەی کە بروکراسی ئیداری بڕێکدەن. بۆ نمونە دەرخانێک ساعت 12 شەو هاوسەرەکەی تەریکا لە ماڵ یا بە هەر نەحوێک هەر شێوازێک لە ماڵ دەربکرێت، جێگایە سەرپەنایەکی نییە و ئەو کاتی شەق دادگستەری نییە و دادگەری گشتی و دادسەزان دەبێت دەستور بدا، دەبێت ئەو کەسانێک کە لە ئۆژانسی ئیجتیماعی راپۆرتێک لەسەر ئەو خانمە بنووسن ئایا داخوازیەکەی چەندە ڕاستە، خانمەکە ئەبێ بڵێن قسەی خۆی بفەرمێنێکە دژی
ڕۆڕیتون و تویشی بۆتەوە دادوەری گشتی دەستور بدا و ئەگەر تەشخیصیاندا ئەگەر زانیان کە بەڕاستی ئەم خانمە لە جێرگشاردایە ئەو کاتە ئیزنی پێ بدەن کە لە بڵێن لە شاری سنە یا لە بنکەیەکە لە پارێزگاکان نیگاداری لێ بکرێت لە پێشتر پێیانەوە خانەی ئەمن بڵێن ماڵێکە ئەو ئۆژانسی ئیجتیماعی و ئیداری بێتیسیە بەڵام ئەمە زۆر جواب نییە لەبەر ئەوە ڕێژەی توندوتیژی زۆر زیاتر لەوەیە کە ئامار ئەدێت ئامارەکان ڕاست نییە وەک نامیدخان فەرموویان تا ئێستا کارێکی جدی لەسەر کێشە و توندوتیژی دژی ئافرەتان بەڕاستی نەکراوە و گەورەترین کێشەیەکیش کە لە کۆمەڵگای ئێران هەیە نەهادە مەدەنیەکان و ڕێکخراوەکان بەڕاستی زۆر بە گوێرانە و ئازانە نەتوانن چالاکی بکەن بەردەوام لەژێر چاوەدێریان بەردەوام عەزیەت و ئازار دێن و هەروەها بە پێی پێویست نییە خات وڵات هەر لێرەدا ئاماژەتدا بەوە کە ئەو با بڵێن ئورژانسی کۆمەڵایەتیانە لە ناوەندی پارێزگاکانەوە لە سنای لە مەریوان و سەخز و بانە و ئەمانە نییە پرسیارەوەیە کە ئەگەر ژنێک با بڵێن لەلایەنی بنەماڵەیەوە یا کۆمەلگایەوە یا کەسانێک کە ئەیناسن یا نایناسن بکەوێتە ژێر هەڕەشەوە ئەگەر خۆی ڕاستەوخۆ بچێتە لای پۆلیس بۆ وێنە یا بەرپرسێکی یاسایی بڵێ من کێشەم هەیە لە مەترسیدام کەواتاوان لێ قبول ناکەن شتێک و تا بتوانێت تا بێت با بڵێن سابتیکا بەوتەی ئێوە ڕەنگە بەگشتی ناچار بێت لە هەنگاوێکی تونتر دژی خۆی بۆ ئەوە ڕزگار بێت بەڵێ هەیە بەڵام بەو شێوازە خانمەکە شارەزایی لە بواری یاسایی حقوقیانیە بەڕاستی تووشی چەڵەمەیەکە بێت کاتێ بێوێت داوای مافی خۆی بکات بەپێی قانونی حمایەتی خانەوادە یعنی قانونی پشتیوانی خێزانی لە ئێرانە لە هەر بنکەیەکی دادگاکان کە شارە بچووکەکانیش ئەبێ ژوورێک و تاقێک بنکەیەک ببێ بۆ ئەو کە ژنان و مناڵەت بپارێزرێ لە توندوتیژی بەداخەوە ئێمە چەندین جاریش داوامان کردووە هێشتا ئەو شوێنە تەرخان نەکراوە بۆ خانمان کە ئەو وەکیلان و پارێزەرانە کە ئەیانەوێت خۆبەخشانە لەو باڕێداریشەکان بتوانن یارمەتیان بدەن ئێمە ڕۆژانە توندوتیژی بەتایبەت بواری حەزانەت ئەوەی کە خانمەکە مێردەکەی تەلاقیەدا یا خۆی داواکاری تەلاقە یا ڕۆڕی توندوتیژی بتۆ ئەوێ لەگەر مناڵەکەی گشتی مناڵەکەی پێنادەن یاسا زۆر ڕێکدە چون لە قانونی ئێرانە تا 7 ساڵێکی مناڵەدرێ بەدایک دوای ئەویش دادگا ئەبێت تەشخیص بدات کە مەسلحەتی مناڵەکە لای دایکیتی قانونیش نەینووسی بە شێوازی ئەمەی کە حاکم یا قازی بەدەستی بێنێت بزانێ ئایا ئەو مناڵە مەسلحەتی چۆنە نەنووسراوە ینی معلوم نییە لەبەرەو کولتور و یاساکە زۆر پیاوسالارە و عەقڵیەتێکی پیاوسالار وای کردووە کە ئەگەر یاسا یا بڵێن دەقێکی شەرعیش بێ بە قازانجی ژن بێ بەداخەوە ڕێ ناچێت بۆ نمونە لەو ناوچانە کە سونی مەزهبن و مەزهبی شافعیان هەیە ئەکرێت لەسەرەوە کارێک لە فقهی ئیمامی شافعی حەزانەتی مناڵ بەدایکە بەڵام بەداخەوە هەر هیچ کەس کات لەسەر ئەو بەشە ناکات و ئەگەر بیش بیترێ چون ڕەویە و عورفی محاکم و دادگاکانی ئێران هەر تا ئەو 7 ساڵەیە و کەلمەی 7 ساڵ لە قانونەوە بۆ عەدە دێنراوە لەوە ئەکرێت زۆر چاکە خاتو ناهید ئاماژەیدا خاتو گوڵاڵە بە بەحسی ئەوە کە ڕەنگە هەندێک با بڵێن زەرفیەت ئیمکان هەبێت لە ئایندا بۆ ئەوە کە گوشارەکان کەم بێتەوە پرسیان لە بەڕێزت ئەوەیە کە لە هەلومەرجێکی ئاوادا بەڵام بەڕێز ئاماژەت بەوەدا کە ئاین خۆی دەبێتە گەورەکردنەوەی گرفتەکە شێوازی بەرەنگاری چالاکانی ژنان فێمینیستەکان یاساناسەکان لەگەڵ یاسا چۆن ئەشێ ببێت لەم حاڵەتەدا بەڕای ئێوە دەبێت بەگشتی هەوڵ بدەن بۆ وەدەرنانی ئاین لە کۆمەلگا یا جیاکردنەوەی لە یاساوە چۆن دەتوانن مامۆستاکان بە قەناعەت بگەین بۆ گۆڕینی ئەو ڕەفتار و شێوازەی کە ئەو کولتور لە کۆمەلگادا تەولید دەکەن و با بڵێن تەقلید دەکەن دیارە ئەمە زۆر چەمکمان هەیە کە ئێستا کاری پێدەکردێ بۆ جیاکردنەوەی لە دین لە دەوڵەتیا لە سیستمی سیاسی حاکم لە وڵاتەکان وەکو سێکۆلاریسم یا هەنگاوێک لەوی لە پێشتر وەکو لایتیسا بەڵام ئەوەی کە ئەمە دەبێ واقعبین بین وە قبوڵ بکەین کە کەسانێک لە ناوخۆی وڵاتایەکدان کە وڵاتانە دیکتاتۆر زەدەن یاسای دینی حاکمە طبعاً ئەوان ناتوانن بە شێوازێکی زۆر ڕاستەوخۆ بەرەنگاری ئەو شتانە بنەوە کە بخۆیان بە دڵنیایی وەکو چالاکێک لەو بوارە پێیان وایە نادروستەوە دەبێت بەرەنگاری بێ بەڵام دۆخەکە وایە کە تۆ ناچاری مەکانیزمێکی دیکە بۆ
بەرەنگاری هەڵبژێری بەڵام ئەمە کە لە دەروەوەی وڵاتین بەڕاستی من بخۆم پێم وایە وەکو ئەوەیە کە ئێمە باسەوەی بکەین کەسێک شێرپەنجەی هەیە بەڵاممان هەیە بە چەسپی برین علاجی بکەین ئەمە ناتوانین بە چەسپی برین علاجی نەخۆشیێکی بکەین ئەمە دەبێ زۆر قوڵتر بۆ بابەتەکە بڕۆین مەسەلەن بۆ نمونە بازەوەی دەکەم کاتێکە لە پێناسەکانی دین تعەدا لە ژن لە ژێر ناوی سیغا یان لە ژێر ناوەکانی دیکە پێناسی یعنی ئەمە لە وڵاتەکانی دیکە کە باس لە فرۆشی سێکس دەکردرێ ئەتۆ دەتوانێت وەکو مۆزەلێکی کۆمەڵایەتی چاوی دەکەی و دانیشی کاری لەسەر بکەی بزانی ئاسەوارەکانی چێ بەڵام کاتێک دین ئەوەی بۆ تۆ پێناسەکەی بۆ تۆ دەگۆڕێ و دەیکاتە شتێکی دیکە بەرهەمی دەداتەوە بە شتێکی چاک دەیدا بە کۆمەلگای کاتێک کە فرەژنی کە یەکێک لە شێوازەکانی توندوتیژیە بەنسبەت ژن یاسایی دەکرێتێنێ کۆمەلگایە کاتێکە مافی لە بەربردنی منداڵ مافی بەخێوکردنی منداڵ بە پێی یاسا لە سروشتی تۆدا بەردەگیرێتەوە شتێکی کە دەزات و سروشتی مرۆڤی مێدا هەیە باشە ئەوانە چۆن دەکرێمە پێمان وابێ بە چاکسازێک دەتوانین عیلاج بکەین ڕای من وایە کە دەبێت زۆر بنەڕەتی دین بچێتەوە خانەی تاک هەر کەس دینی خۆی بۆ خۆی بەڵام بەڕاستی دەبێت تەواوی ئەو ئاسەوارانێکە لە ڕێگای دینەوە من دینم لە یاسا پێ خەتەرناکترە بەخاتەوەی کە یاسا لە تەواوی ئەو وڵاتانە ئەتۆ ڕێگات هەیە بۆی کە کریتیسیێرای بکەی بۆی کە ئەترازی پێ بکەی بۆی کە تووشی گۆڕانکاریەکەی بەڵام بەرەنگاری لەگەڵ دین ئەو شۆنانە دەبێتە مۆزەل کە تۆ ناتوانانی یاسایەکی بە تەقەدوسکرا و دەنێو خەڵکدا کە تۆ ناتوانانی بەرەنگاریشی بێەوە ئیجازەت نادەم بەرەنگاری بێەوە بۆیە ئەم پێم بە زۆر گرینگە کە ئەمە ئەو چەوسانەوەی سیستماتیکەی کە بەسەر ژندا بێ دەنێو کۆمەلگاکانی خۆماندا بتوانێت زۆر ڕاستە و خۆ بە تایبەت و کەسانی کە لە دەرەوەی وڵاتن و لە باری ئەمنیەتی و دۆخێکی باشتریان هەیە بتوان زۆر بە جورئەتەوە لەسەر و بابەتانە قسە بکەن بۆی کە مەیدانی دین بە مروری زەمان کەم بکەنەوە هەرو جوورێکی ئەوان لە تریبونەکانی خۆیان کەڵک وەردەگرن کە بە هەزاران هەزار تریبونە ئەمەش لە تریبونە چکۆلەکانی خۆمان کەڵک وەربگرین بۆی کە ئاگاهی وەزانە سودێن بە کۆمەلگا و نیشان بدەین کە خەسارەکانی ئەو چەوسانەوە سیستماتیکە نەتەنیا بۆ خودی ژن کە لە هەر خۆکوژێکدا کە لە هەر حەسبی تاکێکدا ئاسەوارەکانی بۆ تەواوی بنەماڵە بۆ تەواوی کۆمەلگا و بۆ تەواوی ساختاری ئەو نەتەنیا ناوچەکە بەڕاستی زۆر لەوەی وەسعتر دامەنەی ئەو گرفتانە دەگرێتەوە خۆی بۆی دەبێت مەسئولیەتێکی زۆر زیاتر لەو بارەی قبوڵ بکەین و هەرو جۆرێکیان بۆ فەرمووتان زۆر بەڕاشکاوانە لەسەرەوەی کە چۆن دەتوانین بەرەنگاری بینەوە قسە بکەین زۆر سپاس خات و گوڵاڵە نکتەیە ترکە هەیە ئەوەیە کە دەکوترێ ڕەنگە هەندێک یاسا هەبێ بەڕێز ئاماژەتدا با بڵین ژووری ئەمن هەیە لە سنا یا هەندێک یاسا هەبێ کە بە شێوازێ کۆمەک بکات بە کەمکردنەوەی ئازارەکان ئەو ئازارنەکە بێتە هۆی خۆکوشتن و خۆسووتاندنی ژنان پرسیارەوەیە کە لە بواری جێبەجێکردندا چی واتە ئەو کولتورە پیا و سالارە یا ئەو ئاینە ئەو سوچانەی ئاین کە دەبێتە هۆی تونترکردنی ئازار لەسەر ژنان کەسانێک پەیرەوی دەکەن کەسانێک با بڵین تەبلیغی بۆ دەکەن کەسانێک دەیپارێزن ینی پیاوەکان لە کۆمەلگادا یا ئەو ژنانێک خۆیان لەژێر کارگەری ئەو کولتورەدانەوە بە شێوازێکیش پشتگیری لە کولتورە دەکەن ئەمان چەند ڕێگەگرن بەڕێزەوە یاساناسێ چەند کێشەکەت لەگەڵ ئەو پیاوانەدایە ئەو کەسانەکە لەگەڵ هاوسەریان لەگەڵ کچیان لەگەڵ دایکیان لەگەڵ خوشکیان کێشیان هەیەەوە کێشەکە گەڕێتەوە بۆ ئەوان زیاتر تا بگەڕێتەوە بۆ ئاینە کە ئەمان پشتگیری لێ دەکەن من لەگەن دایتخانە بۆ ئەوەی کە فەرموویت ئەبێ ئێمە قوڵ و بنەڕەتی لە شتەکە بوانین منیش لە 100% لەگەریان بەڵام ئێمە ئەبێ واقعەکانی کۆمەلگایەک ببینین کە ئێستەتیا ئەژین لە ڕاستیە ئێمە هێشتا ئەو مافانە کە دین داوێتی بەژن کۆمەلگا حاضر نییە هەر هەمان شتیشی پێ بدات من بەدەیان و بەڵکو سەدان نمونە و بەڵگەم هەیە کە ئەو نیوە میراتیشت دینی ئیسلام داوێتی بەژن هەر ئێستش لە کۆمەلگای کوردیا حاضر نین ئەویشی پێ بدەن ئێمە نمونە فەرمەندەی زۆرمان هەیە کە بڵێن خوشک داوای میراتی باوکێکا لە براکەی دوای 20 ساڵ کە براکە خەریکە میراتەکە ئیسپادەی لێکا ئەگەر بڵێن زەوی زراعی شتوکاڵی تیاکە ئەو ئەڵێ خەساری قازانجی 20 ساڵەکەیشم نابێت خۆ چی مەیتێ بەویشە ڕازین ئێمە هێشتا ئەو مافیشەکە دین داوێتی کۆمەلگا ئامادەگی ئەوێ نیە ئەویشە بدات هەروەکو قەزیە حەزانەتەکە کە لە دینە دەقێک هەیە بڵێن بەتایبەت لە ئەو مەسەبی بۆ شافعی کە باسم کرد کە ڕاستیە مافی بەخێوکردنی مناڵ بدرێ بەدایک
کۆمەڵگای ئێمە پێش حاضر نییە شەبدا من نامەوێت لێرە لە دین دفاع بکەم ڕخنیشم بۆ دین هەیە ئەو دەقانە لە دین کە بە حازان بیژنە بەداخەوە زانایان و شارعان و شارەزایانی بواری دینی شاردویانەتەوە پێیان خۆشە کە کۆمەڵگا هەر ئاوەمانە و ئاوا شێوازە بێت من بەدەیان جار بەربەرەکانیان بووە لەگەڵ مامۆستایانی دینی ئەوان تویانە تابووە هەروە بووە با ببێت منیش وتومە ئەی باشە بەڕێز ئەم داهشتێکی ترەڵێ وتێتی ئاخر نەخمە هەر ئەوەیانەوێت من لێرەوە ئەڵێن ژنان خۆیان لەبێ زۆر چالاک ئینجیۆکان نەهاتە مەدەنیەکان هەروەها ئەو کەسانێک کە چالاکی بواری مافی ئافرەتانن زیاتر ئەبێ خەوە بدەن لە ڕاستیە لەم کۆمەڵگای ئێمە بەو شێوازە کە ئەبێ چالاکی ناکرێت بۆ ژنان و یەکێ لەو دلانیشە کە ژن ناتوانێت بۆ مافەکە لانی کە نیوە مافێکی شە بگات ئەوەیە کە متالبەگەر نییە حەقخواز نییە بێدەنگە لە ئاسی ئەوەی کە مافی ناپارێزن ئەو توتیشێکە لەگەلی ئەکرێت بێ هیوایە ناومێدە ئێمە هیچ سازمانی هیچ ئۆرگانە هیچ جێگایەک نییە کە ژنان ئامۆزش بدا کە لە ڕاستیە بتوانن بوێر بن بوێری ژنان زۆر زۆر مهمە بێدەنگیان بە درێژایی مێژوو بۆتە سەبەبی ئەوە کە چرخی پیاوسالاری و عەقڵیەتی پیاوسالاری دیسان پەرە بسێنێ باس تەولید بێت نه ئەوەی کە باشتر نەبێ بەڵکو دیسان لە ڕاستیە پەرە بسێنێت و وەزعەکە لە لەوە پێشرات بێت. زۆر چاکە خاچ و ناهید گەرەکمە ئاماژە بدەم بەو لایەنەی کە ئەگەر پیاوان نایڵن هەندێکی دەگەڕێتەوە بۆ بەحسی با بڵێن سربەخۆی لە بواری ئابووریەوە لە بواری ماڵیەوە و کە دەکوتێ بە کوردی دەستی کابرا لە گیفانی خۆی دابێ دەزانین کە بۆ وێنە دوو خۆشک لە ماوەی لەو بەردا بەیەک و خۆیان کوشت دوو خۆشکێک ئیشیشیان دەکرد بەڵام دیارە ژیانەکەیان لەو شرایط جوارە ئابووریە بۆ نەدەگوزەرا چەند ئەم بارە گرینگە ئەگەر بینە سەر خودی ژنان چەند چالاکی ژنان لەوە کە سربەخۆیەکی ماڵیان هەبێ ناچار نەبن بە پیاوێک وابەستە بن بۆ ئەوە کە ژیان چێتە سەرەوە دەتوانێت کۆمەک کا بە گۆڕینی ئەم کولتورە دەتوانێت کۆمەک کا بەوە کە تەنها ڕێگەی ژن لە دژوارترین کاتی ژیان دەبێتە خۆکوشتن. تاکشایدە من ئەگەر ئیجازەت بدەن متەقەدێک زەبەر لە قسەکانی گوڵاڵەخانمی دەمهەیە شەرحێکی کورتی لەسەر دەم زادێمە سەر پرسیاری جەنابەت ئەمە یەکێک کێشەکانمان لەسەر مەسئلەی دین ئەوەیە کە هیچ سنترالێک دقیقەنەوەی کە ئەنگوو وەکو نقطە گوڵاڵەخان وەکو نقطە قووەتێک باسییان کرد کە لە دیندا شۆنگەلێک هەیە کە مەسەلەن مافێک بە ژن دەدرێت کە نیوە ئرسێک وەربگرێ یا وەرنەگرێت پیاوەکە دەیدا یان نایدا حکوومەتەکە کە دینی شیعە دێڵەیان ناهێڵێ دقیقەنەوە یەکێک لە کێشەکانی گەورەی دینە نەتەنیا نقطە قووەت نییە چونکە ئەمە دروست ئەگەر 1 ملیارد و 300 میلیۆن مسلمان لە دنیای هەبێ 1 ملیارد و 300 میلیۆن تۆڵکنین یا بە قۆڵی دەڵێن بە پێی علمی هەرمۆنەتیک تەفسیر لە دین دەتوانێت بوونی هەبێ و ئەوە یەکێک لەو خەتەرانەیە کە لە هیچ سنترالێک لە ئیسلامدا بوونی نییە کە تو بتوانی بڵێ بەرەنگاری بیەوە بڵێ لەو شوێنەی دروستە دەبێنیەوە ئیرسەکەی بدەینەی بێ غەڵەتەیان نییە یعنی تۆ نازانی لە چۆ دەگەڵ کامە تعریف لەو ئیسلامێکە ئەو کەسا بەکاری دێنێ ئەتۆ تەڕەفی بۆیە منەوەی بەخۆی خودی خۆیدا بە نقطە زەعفێکی یەکجار گەورە دەبینم بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر پرسیاری جەنابەت ئەمن پێم مەسئلەی اقتصادی یەکێک لەو مەسەلە گرنگانێمە تا ئێستاش دەبینێ نزیک تا 60 تا 70% دەڵێن کاری دنیاە لەسەر شانی ژنانە بە پێناسەی ئەو کارێکە لە ماڵە دەکردێەوە کارێکە ژنان لە مەزرا دەکەن یا لە شوێنە سیاسەکانی ئەوڕۆیا لە شوێنەکانی دیکەی دنیای بەدەستیانە بەڵام دەرامەدێکی تقریبن تا شاید 20% لە دەرامەدی دنیای ناچێتە نێو جیرفانی ژنانەوە واتە ئیستقلالی یا لەسەر پێوەستانی اقتصادی یەکێک لە پێناسە گرنگانەیە بۆی کە ژن بتوانێت بە مروری زەمان خۆی لە ژێڕکێفی ئەو زوڵم و زەڵاڵەتیانێک کە بەسەریدا دەستەپێ دەربێنێ بەڵام بەڕاستی و بە تەنیا کافی نییە یعنی نەبوونی زانست ئەمن لەو بەشەی کە تعریفی ویستم کە تعریفێک لە پێناسەی خۆکوشتن بدەم ئەمن لەو بەشستانێمان ماوەخات و ناهیت فقط ئەو بەشەی تەکمیل بکەم کە بەڕاستی پێمان وابێ ئاگاهی یعنی کەسێک بە زانستەوە خەریکە خۆی دەکوژێ لەگەڵ ئەوەی کە یعنی زانستێک نییە من دەپشتی ئەو ئاگاهیدا دەریایەک لە نەئاگاهی دەبینم چونەگەر ئەو نەئاگاهێ نەبێ ئینسانەکە تەبعەن دەست بە خۆکوشتن نادا بۆی زۆر لەسەر و بەشە کە ئاگاهی تاکە
زۆر سپاس بەداخەوە نەگەیشتینە سەر باس لەسەر بواری دەروونناسی بابەتە کە زۆر گرینگە و ئەوەش کامە وەک هەنگاویشی ئاگاهانەیە وەک خاتوو ناهید ئاماژ پێدا یا لە ناچاری و لە ڕووی ناگاهیەوە بەڵکو لە بەرامە تا بتوانین پەرژینە سەر ئەو لایەنەشی زۆر سپاس لە هەردووانی بەڕێزی بەرنامە خاتوو ناهیدی موکری و هەروەها خاتوو گوڵاڵەوە تەندروست و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.